هەستەکەی بەشداری پرۆژەت کردووە؟ والله من پێشتر بە ئامادە نەکردووە لە ڕێگاکە هاتم وتیان شتێکیوە هەیە من تەلەبە بووم ئەگەڕامەوە بە داخلی ئیتر لە ڕێگای گەڕانەوە وتیان کە ئیمتحانێک هەیە منیش لە کاتی ینی بە ڕێگای بۆ ئیمتحانەکە قورئانەکەم خوێندوێتەوە دوو جار تەفسیرەکەی بە کوردی خوێندومەتەوە ینی هەر ئەوە خۆم بە حازر کردووە گیانەوەکەوەی بڵام وەڵا پێشووتر خۆم بە ئامادە کردووە وەکەوەی کە هەستێکی طبعا هەستێکی تایبەتی هەیە بەس ینی پێشتر ئەوە نەبوو بڵم خۆم ئامادە کردووە بووی پرسیارەکان پرسن پرسیارەکان وڵڵاهی نازانم بە پێوەی کە من ئەوەنە باش خۆم بۆ ئامادە نەکردووە ڕاستێکی کرێ بڵم تۆزێک بۆ منە چیت هەیە بۆ ڕێکخراوی ئەم پرۆژەیە؟ طبعا هەر ئیتە ناو ئەم شوێنەی کە داخڵ ئەبی بۆ ئیمتحانەکە بەشتی هەست بە ئارامیەکەی چکە ئەزانی لەناو کۆمەڵە کەسێکایی کە الحەمدولله ینی بیر لەوە کەنەوە کە بۆ ئەو دنیایان شتێکی باشکەن ئەوەیە کە ناو کۆمەڵە کەسێکی ڕازگۆ هەیە ئێستا بۆ نمونەکە من دانیشتم ئیمتحان ئەەکەم چاودێریەکە ئەوەنە چڕ نییە بەڵام هیچ کەسێک سێری وەڕقی هیچ کەسێکی زر ناکە لەناو کۆمەڵە کەسی دەروون پاک و دەرم بێگەردا ئیتر طبعا هەستێکی زۆر تایبەتە ئەنجا هیوای سەرکەوتنیان بۆ خوازم کە ئەوەی کە ویان کردو کۆمەڵە کەسانی کە ئەوانی ئەو بە ڕازانی کە لێرە ئامادەیان کۆیان کردوێتەوە ئینشاءالله خوا گەورە پاداشتی خێریان بداتەوە